62 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر دامەزراندنی یەکێتی مامۆستایان و ڕێکخراوەکە نیگەرانە لەوەی مامۆستایان و کەرتی پەروەردە تا دێت زیاتر پشتگوێ دەخرێت و بە خۆپشاندان و ناڕەزایی نەبێت مافەکانیان پێ نادرێت. وردە وردە ئەپوکێتەوە پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستان بۆی ئەوە نەبێتە حاڵەت تا ئێستا تقریباً دیاری نەبێتە حاڵەت بەبێت چی بکرێ ئەبێ حکوومەت هەرێمی کوردستان و داخوازانەی کە مامۆستایان هەیەە داخوازیەکانیان ئەوەی کە لە توانای هەرێمی کوردستان هەیە جێبەجێ بکات. ئەوەش بابەتی موچە نەبێتە هەواڵ، یعنی بەجددی ماف پێویست بەوە ناکە بێتە هەواڵی ڕۆژ و دوو ڕۆژ و مامەسا تووشی نەخۆشی دەرونی بکام ڕۆهات و نۆڵە نهات بەقا ناردی هەرێم ڕایگرت بە هەرێم ناردی فلان وەزارەتات فیسەر وەزارەت نهات ئەمانە بۆی کۆتایی پێبێت. ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ کە لە نێو یەکێتی مامۆستایان و کاریان خزمەتکردنی مامۆستایانە دەڵێن دەسەڵاتدارانی هەرێم شکۆی مامۆستا و پەروەردە و فێرکردنیان شکاندووە و پێویستە شکۆیان بۆ بگەڕێنرێتەوە. لە ڕاستیا پرۆسەی پەروەردە سیستەمی پەروەردە لە هەرێمی کوردستانە پێویستی بە پێداچوونەوە و بە خزمەتی زیاتر و بە بەرەوپێشچوونی زیاتر هەیە. وەکو پێویست لایەنە پەیوەندیدارەکان ئاور لەم بوارە نادنەوە، پێویستە یەکێتی مامۆسایان و لایەنە پەیوەندیدارەکان و گروپەکانی فشار و ڕێکخراوەکانی پەروەردەوەیان و مامۆسایان فشارێکی جددی لە دەسەڵات و حکوومەتکەن تاکو و گرنگی زیاتر بە پەروەردە بدەن، چونکە پەروەردە بەردی بناغی پێکێنان و گەورەبوون و فراوانبوون و گەشەپێدانی هەموو کۆمەڵگەیەکە هەموو گۆڕانکاریەک لە پەروەردەوە دەست پێگا. ئەگەر کۆمەڵگەیەک پەروەردەی بەپێوە بوو ئەوە هەموو پایەکانی تری ڕوخا بێتیش دروست دەبێتەوە. ئەگەر کۆمەڵگەیەک پەروەردەکەی ڕوخا هەموو پایەکانی بەپێوە بن یەک لە دوایەک ئەڕوخێن و کۆمەڵگەکە ورد و خاشە بێ. ماوەی چەند ساڵێکە مامۆستایان بەردەوام لەسەر شەقام بوون و بایکۆتی خوێندنیان کردووە و داوای ماف لە ماف بەدەستان دەکەن، بەڵام زۆربەی کات لە شەقام بوون و وەڵامیان نەدراوەتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.